هزار نا حەقیم کردیە دزیم کردیە هەر هەموو تێگەیشتنی ڕاستی دەستنووس ئەوانەی ئاگایان لە مێژوو کوردە دەزانن لەناو بەس لەناو زانکۆی پەترسبۆرگ ماوەتەوە ئیشی لەسەر نەکرایە بۆ چونکە ڕۆژنامەنووسێک بچێ نایدەێت حتى دکتۆرات هەبی لەوێ هەزار ڕەحمەت لە دکتۆر کەمال مەسەری لە تێگەیشتنی ڕاستی کە وەسیقەشی گرنگ بوو لە بەغدا هینای بۆ ئەوەی کورد ببینێ چوو بوو لە ناو مەکتەبەکە دانیشت بوو هەر هەموو تێگەیشتنی ڕاستی گورە تێبگەن هەر هەموو تێگەیشتنی ڕاستی ئەوە بێ نووسیمەوە بەدەست چونکە فۆتۆکۆپی و مۆبایلیش نەبوو مەمنوع بوو فۆتۆکۆپی بکرێ ئەمن بە هەمان شێوە هەزار ناحەقیم کردیە دزیم کردیە ناقانونیم کردیە بۆ ئەوەی ئەو ئەرشیڤانە لە کتێبخانەی ئەوێ دەربینم دەبێ ئەو تەسهیلاتانە بکرێ هەر وەسیقەیەک لە 60 ساڵ زیاتر بی نادەرێت کەواتە بە کورتی دەرێم و داوا دەکەم لە ڕۆژی خانەنشینم ئەو هەردیەیە بدرێتە ئەو مامۆستاخانە نشینانەی ئەگەر ڕۆژێک چوونەوێ یان ئەو قوتابیانەی کە دەچن لەوێ داوای علم و معریفەت دەکەن لەبارەی هەر هەموو تاریخی کورد بە نەخشەکانیشەوە